سلااوڕێز بابەتی ڤیددیۆیی ئەو جارەی دەربارەی کتێبی زمان و ئەدەبی کوردیە بۆ پۆلی هەفتەمی بنەڕەتی. بە لاپەڕە 5 دەست پێ دەکەم و ئەو پیتانە یان ئەو هێمایانەی کە لێرە نووسیتمەوە زۆر تایبەتن بە زمانی کوردی. هەر کەسێک بیەوێ زمانی کوردی بە باشی بنووسی پێویستە تەختە کلیلەکی هەبی. ئەو 10 پیتانەی هەردەبی تێدابی دەنا نووسینەکە ڕێک و پێک نییە، هەڵەیە و تێک دەدرێ زمانی کوردی. ئێستا تەماشای کتابەکەی کەم. لاپەڕە 5 دەربارەی کەرستەکانی زمان هەست دەکەم. ئەو بابەتانە بابەتی لێکدانەوەی پیت و بڕگە و ڕستە و کەرستەکان بابەتەکی ئاسان نییە، بە تایبەتی بۆ پۆلی 7 کە هێشتاش جارێ هەرچەندە لە پۆلەکانی دی ڕەنگە زیاتر باسکرابی، بەڵام چونکە بە تایبەتیش ئاسان نییە لەبەر ئەوەی کە بەداخەوە کەم و کورتی هەیە، لە باسەکە هەندێک جار هەڵەش هەیە بەداخەوە. ئێستا ئەگەر تەماشای ئەو خشتەی بکەین دەست پێ دەکرێت لە کەرستەکانی زمان، واتە چمان پێویستە هەتا بتوانین بنووسین. پێویستمان بە گچکەترین شتە کە ناوی پیتە، کە پیتەکان لە تەنیشتێکدا دەنین بڕگە دروست دەبی، بڕگەکان لە تەنیشتێکدا دەنین وشە دروست دەبی، دوو وشە کە بە پیتی ئی دەبەسترێنەوە گرێ دروست دەکەن، چەند پاشان ڕستە دروست دەبی لە چەند وشەیەک لە تەنیشتێک. بە پێچەوانش هەندێک جار لێرە ڕستەمان هەیە، ڕستەکان شی دەکەینەوە دەیکەینە گرێ، پاشان دەیکەینە وشە، وشەکانی شی دەکەینەوە دەکەینە بڕگە، ئەوجا دەیکەینە گچکەترین شت. لێرە نووسرایە لە ساڵانی پێشوودا کەرستەکانی زمانتان خوێندووە، زۆر باشە. ئەویش لە بچووکترین کەرستە کە پیتە. پیت واتە دەنگەک کە بە شێوەی هێما دەنووسرێ. ئەوجا لە کاتی بە لێکدانی دوو پیت یان زیاتر بڕگە دروست دەبی. ئەگەر دووسێ پیتم لە تەنیشتێکدانا بڕگەی دروست دەکەم، پاشان کە بڕگەکانیش لە تەنیشتێکدا دەنێم وشە دروست دەبی و دوو وشە یان زیاتر لە دوو وشە لە پاڵ یەکتر گرێتان دروست کردووە. ئەمانەشتان بە چەند قۆناغێکی یەک بە دوای یەک خوێندووە تاوەکو توانیوتانە ڕستەش دروست بکەن. هەر وەک لە خشتەی دا بە ئاشکرا لە بچووکترین کەرستە لۆ گەورەترین کەرستەی زمان فێر کراون، بەڵام خوێندکاری خۆشەویست ئەو ساڵ چ دەکەن؟ ئەو ساڵ بە شێوەیەکی دیکە لەو بابەتەی دەچینەوە، بە شێوەیەکی دیکە بە بابەتەکەدا دەچینەوە کە لە گەورەترین کەرستە کە ئەویش ڕستەیە ڕەنگە بۆ بچووکترین کەرستە دووبارە دەیان خوێنینەوە، هەر وەک لە خشتەی لەسەرەوە ئاشکرایە. واتە ڕستەمان هەیە، ڕستەکەی شی دەکەینەوە، گچکەی دەکەینەوە، گچکەی دەکەینەوە هەتا دەیکەینە پیت. ئەوها ئێستا ئەوەندەی تێگەیشتین کەواتە ئەم ئەگەر لێرە تۆزێک باسی کەم، کەواتە یەکەم شت پیتمان هەیە، هەندێک جار ناویان پیتە، هەندێک جار ناویان ئەلفوبێیە، هەندێک جار ئەلفابێتایە یان ئەلفوبێی کوردی، کەواتە یان هێمای نووسین، ئەوانە هەمووی واتە پیت. هێمایەکە چەند هێڵەکە لۆ ئەوەی بزانین ئەو دەنگە کام دەنگەیە، کەواتە ئەلفوبێ. زۆر جار خەڵک وا دەزانن ئەو ئەلفوبێ کوردیانە لە فارسی وەرگیراینە، هەندێک کەس وا دەزانن لە عەرەبی وەرگیراینە، هەندێک کەس وا دەزانن لە ئارامی وەرگیراینە، زمانەکانی ئارامی.
هەر کەسەی بۆ چوونی خۆی و سەرچاوەی هەیە. هەندێک کەس نیتی هەمویان زانا و نووسەر نیناوانەی باسی ئەو شتانە دەکەن. هەر کەسە باز دەکا یەک دەرێ ئەلفوبێی کوردی عەرەبیە، یەکێک دەرێ ئارامی، یەکێک دەرێ فارسیە. هەندێک کەسیش بێگومان دەڵێن ئەلفوبەیەکە کوردیە، کەواتە ئەلفوبەیەکە پیتەکان کوردینە وە لە بنچینەش هەر کوردیە. هەرچەندە لێرە من هەڵم نووسیە دەبا بنووسم کوردیە. پیتەکان کوردینە، بنچینەشیان هەر، بەڵام بە درێژایی ڕۆژگار ئەو پیتانە گۆڕانکاریان بەسەرداهاتی. کەواتە هێمایەکان کوردینە، نە عەرەبیە و نە ئارامیە و نە فارسیە، بەڵکو ئەوانیش هەموویان بە درێژایی ڕۆژگار پیتەکانی خۆیان چاکردیە. کوردی شەرەوها لە سۆمەریەکانەوە هەتا ئێستا هەر بەردەوامە لە چاکردنی پیتەکانی وە گۆڕینی پیتەکان. کەواتە پیتەکان کوردینە و ئەو پیتانە کۆنن، لە مێژە هەنا، ئەو هەر جارەی هەر کاتەی بە جۆرەك هاتینە پێشەوە. بەڵام زمانی عەرەبیش هەمان پیت بەکاردێنی، هەرچەندە هەموو پیتەکانی لە زمانی عەرەبی هەیە، لە کوردی پێویستمان پێ نییە، و هەروەها زۆر پیتمان هەیە دەدانە لە کوردی هەیە، لە عەرەبی پێویستمان پێ نییە، زمانی ئارامیش هەروەها، فارسیش هەروە. کەواتە ئەوەی تێگەیشتین کە پیتەکانمان گۆڕانکاریان بەسەرداهاتیە و هی خۆمانە، هیچ زمانەکی دیکە نییە. پاشان ئەمن پیتەکانم نووسیە بە گوێرەی تەختەکلیلی کوردی، کە لە ڕاستەوە لەسەرەوە پیتەکانم نووسیە یەک لە دوای یەک. هێمایەکانم نووسیە، ئەوەی ڕاستی بی، ئەو هێمایانەی کە بەکاریان دەینین. هێمایەکانم لێرە نووسیە وەکو دەبینین 33 دانەیە، چونکە ڕێزی یەکەم 10 دانەیە، ڕێزی دووەمیش 10، ڕێزی سێمیش 10، ئەوە 30، لێرەش 3 دانەم هەیە، ئەوە دەکاتە 33 دانە هێما کە ئێستا وشە کوردیەکانیان پێ دەنووسین. ئەگەر ئەو تەختەکلیلت نەبی هەرگیز ناتوانی بە پوختەی ڕستە و وشەی کوردی و نووسینی کوردی بنووسی. هەرچەندە زۆر کەس هەوڵ دەدەن تەختەکلیلی زمانەکانی دی بەکاربینن، بەداخەوە نابی ئەو شتە، بەکەلک نایە، زمانەکە تێک دەچی و لە گوگڵیش کەس نازانی زمانی کوردیە دەنووسرێ، کەواتە ئامارەکان دەکەونە سەر زمانانی دیکە و حیساب ناکرێن لەسەر زمانی کوردی، کە ئەوەش دەبیتە هۆی کەم و کورتی لە زانیاری لە کاتی توێژینەوە و لێکۆڵینەوە، کە هەموو کەس وا دەزانی زمانی کوردی نانووسرێت چونکە پیتەکان بەکار نایەن. پاشان ئەگەر بمەوێ هەندێک لەو پیتانەم وەرگرتیە، هەندێک وشەی کوردی پێ بنووسین. بۆ وێنە کەرستەکانی نووسین، بۆ وێنە لێرە ئەمن وشەی پیتی شئم وەرگرتیە و پیتی ئەی ئەگەر وەربگرم، بۆ وێنە هەندێک وشەی بنووسم. ئەو پیتانم کە هەیە چ وشەکەم پێ دەتوانم بنووسم، دەنووسم بۆ وێنە 600 بڕگەیە، 100 بڕگەیە، 2 بڕگەیە، بەڵام دەتوانم هەردوو بڕگەکان لە تەنیشتێک دانێم، ئەوها ببیتە 600. بەڵام ئەگەر ویستیان بکەمە بڕگە دەنووسم 600، ئەوجە بڕگەکان بە یەکوە دەنووسنم، دەیکەمە 600. کەواتە ش پیتە، ئە بە تەنێ پیتە، س پیتە، ئە دیسان پیتە بێگومان، د پیتە، ئەوانە پیتە، کەواتە ئەوە یەک بە یەک پیتە. کە پیتەکانم لە تەنیشتێک دانا
بڕگەی دروست دەکەم کە بڕگەکانم لە تەنیشتێکدانا وشەی دروست دەکەم پاشان دوو وشە بەیەکەوە دەیان لە تەنیشتێک بە ئامرازی یان بە پیتی ئی دەبیتە گرێ دوو سێ گرێ بەهۆی بزانە ڕستەکە چەند دوور و درێژە ڕستە پێک دێکەواتە گچکە گەورەتر 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 هەرە گەورەکە پاشان ڕستەکان لە تەنیشتێک نووسین پێک دێ هەندێک جار دەتوانم بە پێچەوانە لە ڕستەوە دەست پێ بکەم لە هەمویان گەورەتر ڕستە پاشان لەوی گچکەتر گرێ ئەوجا وشە ئەوجا بڕگا ئەوجا پیت کاتە ئەو هەش دەتوانم باس بکەم گەورەترین ڕستە گرێ وشە بڕگا ئەوجا پیت ئەگەر ئەوها بە ڕەنگ بیان نووسین ڕەنگە ئاسانتر بی بزانین کامە پاش کامەیە لە هەمویان گچکەتر بە ڕەنگی سۆر بنووسین پاشان زرد کەسک شین مۆر پیت بڕگا وشە گرێ ڕستە ئەگەر دوو سێ جار ئەو زاراوانە دووبارە بکەیەوە زۆر ئاسان دەبی لۆت کامە لە هەمویان گچکەترە و کامە لە هەمویان گەورەترە کەواتە پیت بڕگا وشە گرێ ڕستە یان ڕستە گرێ وشە بڕگا پیت بزانە کو ڕیزکردنەکە کو هەندێک جار لێت داوا دەکەن لە گچکە ڕێزیکەی لۆ گەورە هەندێک جار لێت داوا دەکەن لە گەورە ڕێزیکەی لۆ گچکە ئەو کات دەبی ڕستە بێتە پێشەوە بێتە ئەو لای پاشان گرێ ئەوجا وشە ئەوجا بڕگا ئەوجا پیت ئەو های لێدێ ئەوە لە گەورە لۆ گچکە ئەوها لێرە لە گەورە لۆ گچکە پێی نەدەویست بەڵام ئەو جۆرە چاکردنەش هەیە لە گەورە لۆ گچکە یان لە گچکە لۆ گەورە کەواتە ئێستا هەتا بزانین وشە و چ لە دوای چ دێ ئەوها بیرکەوە کە دەتەوێ خانیەکی دروستکەی پێش هەموو شتێک پێویستت بە هەرە گچکەترین شتە کە ئەویش خشتە خشتەکان چ لێ دەکەی خشت وەکو ئەوەی وایە برێ پیتیان هێمە کەواتە خشتەکان پیتنیان هێمانە خشتەکان بێگومان جۆرا و جۆرن ڕەنجیان جودایە گچکە گەورە کەواتە پیتەکانیش جۆرا و جۆرن ڕەنجیان جودایە گچکە گەورە خشتەکان چ لێ دەکەی لەسەر یەک دادەنەی وەتە وەکو ئەوەی وایە پیتەکان لە تەنیشتێک دانەی لەسەر یەک لە تەنیشتێک کە دیواریش دروست دەکەی هەرەوەیە کاتە کە خشتەکانمان لە تەنیشتێک دانا چما پێویستە زۆر جار لە مابەینی خشتەکان چیمەنتۆمان پێویستە کەواتە چیمەنتۆش جۆرە هێمایەک و پیتەکە دەتوانین پێیان بڵێن پیتی بزوێن کە یارمەتی دەدەن خشتەکان تند و تۆڵ بن یەک بگرن بەر نەبنەوە نەڕوخێن کەواتە خشت و چیمەنتۆ بەیەکەوە ڕەنگە ناوی لێنین پیت و هێمایەکان ئەوجە پیتەکان پیتی بزوێنە پیتی نەبزوێنە بزانە چ جۆرە پیتەکە هەمانە کەواتە ئەو دووەمان ئەگەر هەبوو چ دروست دەکەین کە لە تەنیشتێکیاندا دەنێین چیمەنتۆیەکەشیان لە مابەینەیە بڕگا دروست دەبی بڕگا دروست دەبی پاشان بڕگەکان لە تەنیشتێکدا دەنێین نیمچە دیوارێک دروست دەبی کە وشەیە بەڵام ئەو نیمچە دیوارە کەلچی نییە دەبی وشەکان لە تەنیشتێک دانین هەتا دیوارەکی تەواو دروستکەین کە وشەکان لە تەنیشتێکدا دەنێین ئەوجا دیوارەکی تەواو دروست دەبی یان ڕستە دروست دەبی ڕستەکانیش لە تەنیشتێک ئەوجا دیوارەکان لە تەنیشتێک نووسینەکە دروست دەبی کە خانیەکە دروست دەبی ئەوها ئەگەر داینین لە پێشچاوی خۆمان ڕەنگە کەرستەکانی خان و هەمان وەکو کەرستەکانی نووسین لە گچکەوە دەست پێ دەکەین ئەوجا ئەو خانوە چەند نهۆمە چەند ژوورە ئەوە دەگەڕێتەوە سەر نووسینەکەت
چەند زۆرە، چەند گەورەیە، چەند بابەتە، دەبیتە کتێب، دەبیتە نووسین. کاتە بەو جۆرەی دەتوانین ڕەنگە ئەو هەبیرکەینەوە بڕگە و نووسین و ڕستە و ئەو شتانە. ئێستا با بخینمەوە بزانم پاش لاپەڕە 5 چ ڕوو دەدا. ئێستا نووسرایە ڕاهێنان، گرێ، پیت، وشە، ڕستە، بڕگە هەمویان نووسیا. پاشان نووسرایە ئەو کەرستانە لە گچکەوە لۆ گەورە ڕێسکە. گچکەترین شت سۆرەکە پیتە، پاشی پیتەکەی بڕگە دێ، پاشان وشە، ئەوجا دەبیتە گرێ، پاشان ڕستەی دروست دەکەین کە گەورەترینیانە، کاتە سۆرەکە، زەردەکە، کەسکەکە، شینەکە، مۆرەکە، پیت، بڕگە، وشە، گرێ، ڕستە، ڕێزیانکە لە 2-1. ئەو جنووسە بچووکترین کەرەستە چییە؟ بچووکترین کەرەستە پیتە. لە پیت گەورەتر، تۆزێک لە پیت گەورەتر چییە؟ لە پیت گەورەتر بڕگەیە. و لە بڕگە گەورەتر چییە؟ لە بڕگە گەورەتر وشەیە. 2 وشە بەهۆی ئامرازی ئی بدرێتە پاڵیەک چ پێک دێ؟ گرێ پێک دێ. 2 وشە لە تەنیشتێک، وشە یەکەم ئامرازیش پیتی ئی پێوەیە، وەکو ئەوەی وایە بڵێین دەستی بەرز. دەست وشەیە، بەرزیش وشەیە، یەکمان بە دەستەکەی وە نووساندیە، بوویتە دەستی بەرز. یان زمانی کوردی. پاشان نووسرایە گەورەترین کەرستەی زمان چییە؟ گەورەترین کەرستەی زمان لێرە ڕستەیە. ئەم جارە کەرستەکان لە گەورەوە ڕیسکە لۆ گچکە، بێگومان ئەوەش هەر زۆر ئاسانە. یەکەم شت دەنووسم ڕستە، ئەوجا لە پاش ڕستەی لە خوارتر دەنووسم گرێ، پاش گرێی دەنووسم وشە، ئەوجا بڕگە، پاشان لە هەمویان گچکەتر دەنووسم پیت. لە ڕاستەوە لۆ چەپیان لەسەرەوە لۆ خوارێ دەتوانی ڕیزیانکەی وەکو ڕیزمانکردن. ڕاوەکردنی پەیڤەکان. پەیڤ واتە وشە، و ڕاوەکردنیش وەکو شیکارکردن یان دیتنەوەی مانە یان واتایەکانیان. وشەیەکی دیکە بۆ وشەی وشە چییە؟ پەیڤ وشە، هەمان شتە. خۆشەویست وشەیەکی دیکە کە بە هەمان مانای هەبی، هەمان واتای هەبی، خۆشتوی. گەورە، بۆ وێنە هەندێک کەس دەڵێن کوردستانی گەورە، هەندێک کەسیش دەڵێن کوردستانی مەزن. بەڕای من کوردستانی مەزن زۆر مەزنترە لە کوردستانی گەورە، چونکە مەزن هەم گەورەی دەگەینی، هەم نایابی و کەوا پێگەیەکی بەرزی هەیە. کەواتە کوردستانی مەزن بۆ وێنە بچووک، بچیک. ئەم جارە vێجارێ، ڤیجارەی نووسیتیان ڤیجارەی، بەڵام ئەمن وا بزانم ئەو زاراوەیە زیاتر vێجارەیە، ئەم جارە ڤیجارەی، نازان ڤیجارەی ڕاستە یان vێجارێ. پاڵ یەکتر واتە تەنیشتێکتر، ڕەخئێک، نازانم پاڵ یەکتر، ڕەخئێک واتە لە تەنیشتێکتر، لە پاڵ یەکتر، لە ڕەخئێک. کاتە لێرە وشەی زیاتریش فێر بووین، خوێندکاری ژیر لە کاتێک کە دەتەوێ هۆنراوەک بنووسی، لە داهاتوو یان ئێستا کتێبەک بنووسی،
پێویستت پێیە وشەکانت جۆرا و جۆر بن، دەوڵەمەند بن، ڕستەکانت جوان بی، کەواتە دەتوانی لە جیاتی ئەو وشانە ئەو کات بەکاربینی. جار بەجار تێکەڵکەی هەتا زیاتر نووسینەکەت پوختەبی و باش بی و هەموو کەسیش تێبگا لە نووسینەکەت. ئەوە لاپەڕە 6 تەواو بوو. ئەگەر تەماشایەکی لاپەڕە 7 بکەم، نووسرایە دەنگەکانی زمان و پیتەکانی وشە. لێرە پارچە هۆنراوەک نووسرایە: داری ئازادی بە خوێن ئاو دەدرێ، سیروان ڕووبارێکی کوردستانە، برا لە پشت برا بێت مەگەر قەزا لە لای خودا بێت، کۆمەڵە شاخێک سەخت و گەردنکەش، ئاسمانی شینی گرتۆتە باوەش. ئەگەر بە وردی سەرنجی ئەو ڕستانە بدەین بۆمان دەردەکەوێت کە هەر یەکەیان لە چەند وشەیەک پێکاتوە کە بە شێوەیەکی تایبەت ڕیزکراون و دراونەتە پاڵ یەکتر و واتا و مەبەستێکی تەواو دەبەخشن. وشەکانی ئەم نمونانە هەر یەکەیان لە بڕگەیەک یان چەند بڕگەیەک پێک هاتوون. بڕگەش بە هیچ شێوەیەک بەبێ بزوێن نابێت. واتە ئەگەر بمەوێ بڕگەیەک بنووسم، هەمیشە پیتەکی بزوێن دەبی هەبی لە ناو ئەو بڕگەیە. پیتی بزوێن کامە پیتە؟ پیتی بزوێن وەکو پیتی ئا، پیتی و و بۆ وێنە پیتی ئی یان پیتی ئۆ یان پیتی ئێ یان پیتی ئە کە زۆر باوە لە کوردی. پیتی ئە، پیتی ئا، پیتی ئو، پیتی ئی، پیتی ئۆ، پیتی ئێ، پیتی ئە. و پیتەکی بزوێنی گچکەش هەیە کە نانووسرێ، پێی دەڵێن بزرۆکە، بەڵام چونکە نانووسرێ پێویست ناکە بینووسین. هەرچەندە لەو کتێبەی دەینووسن بەداخەوە، بەڵام پێویست ناکە ئەو پیتە بنووسرێت، چونکە هیچ هێمایەکی نییە، دەنگە بەڵام هێمای نییە لە نووسین، پێویست ناکە بینووسین. کەواتە ئەمن ئەگەر بمەوێ بڕگەکی دروستکەم، دەبی یەکێک لەو پیتانەی ئێرە بەکاربینم هەتا بڕگەکەی دروستکەم. واتە ئەمن ئەگەر پیتی دئم هەبوو، پیتی ڕیشم هەبوو، بمەوێ بڕگەکی دروستکەم، یەکێک لەوانە دەینم، لەو پیتانە بۆ وێنە ئەو پیتەی دەینم پیتی ئا، بڕگەکی دروست دەکەم، دەبیتە دار. کەواتە هەمیشە بیرکەوە ئەگەر بتەوێ بڕگەی دروستکەی، دوو پیتی دیکە بینە یان سێی دیکە بینە و یەک لەو پیتانەی ئێرەی تەنشت دانێ لە ناوەندێ زیاتر لە ناوەندەیە یان لە پاشان لە دواوە، لە دوای وشەکە یان لە ناوەندە یان لە هەرچەندە لەو کتێبەی تۆزە کەم و کورتی هەیە بەداخەوە نازانم ئەمن کو باسکەم کە کەم و کورتی هەیە، هەرچەندە ئەمن وانەبێژی زمانی کوردی نیمە، بەڵام هێشتاش هەز دەکەم ئەمن زیاتر وانەبێژی بیرکاریمە، بەڵام هەز دەکەم کەم و کورتی هەیە لە کتێبەکەی، ئەو جە نازانم هەر بەڕای من وایە یان هەیە. بەڵام ئەگەر بمانەوێ بڕگەی دروستکەین، پێویستمان بە پیتی بزوێنە. بۆ وێناگەرە من پیتی سئم هەبوو و پیتی ئوشم هەبوو، بمەوێ بڕگەکی دروستکەم، ئەو پیتەی دەینم لە مابەینیاندا دەنێم، دەبیتە سێ و بڕگەیە، بڕگەم دروست کرد.
ئەگەر ئەو بڕگانە زیاتر شیکەینەوە بۆمان دەردەکەوێت کە هەر بڕگەیەک لە چەند دەنگە زمانێک پێک هاتووە. بۆ وێنە بڕگەی دا لە هەردوو پیتی دەنجی د و ئا پێک هاتووە. ڕاستە، دا بڕگەیە. بڕگا مەرج نییە هەموو کات ببیتە وشە. هەندێک بڕگا هەر بۆ وێنە دا بڕگەیە وشە نییە، بەڵام بڕگەی دە وشەیە. دە یان بڕگەی بۆ هەم بڕگەیە هەم وشەیە لە هەمان کات. بۆ وشە مانای چێواتە مانایەکی هەیە بە تەنیا مانایەکی هەیە، بەڵام ڕەنگە دا بە تەنیا مانایەکی نەبی. نازام لێرە شیرەکەنەوە با تەمەشاکەین کە هەر یەکەیان دەنگەکە لە دەنگەکان، چونکە پیتەکانی هەیتمان هەمویان دەنگن. ئەو پیتانەی هەمانە زۆربەی زۆریان دەنگن یان هەمویان دەنگن. لێرە لەو کتێبەی نووسرایە کە ئەو پیتە ئەو هێمایانەی کە هەمانە لە زمانی کوردی کە ئەمن بە خۆم دەڵێم 33 دانەیە، هەرچەندە ئەمن ئەو پیتە ئەو هێمایە بە پیت دانانێم. ئەو هێمای ئەمن بە خۆم بە پیت دانانێم بە تەنیا، هەرچەندە دەشنووسرێ بەڵام دەنگ نییە. هێمایە بەڵام نەدەبوایە بیژمێرین وەکو پیتێکی کوردی، بەڵام لەو کتێبەی دەیژمێرن بەداخەوە. لەو زمانانەی دیکە وەکو زمانی عەرەبی کە هەمان پیتی بەکاردەینی ناژمێرن وەکو پیتەکی سەر بەخۆ. لە کاتی کە دەژمێرن پیتە عەرەبیەکان ئەو هێمایە ناژمێردرێت، چونکە ئەو هێمایە ئەوەی ڕاستی بی دەنجیش نییە. بەڵام لە کاتی کە باسی بۆ وێنە ئای دەکەین لە پێشەوە لە پێشەچی وشە و بڕگا ناچارین بڵێین ئا، ناتوانین تەنیا بڵێین ئا، دەبێ بڵێین ئا، پیتی ئا یان دەنجی ئا. بەڵام ئەوەی ڕاستی بی نەدەبووە وەکو پیت و هێمای کوردیدا بژمێردرێ. ئادەمیزاد بەو پێیە هەموو زمانەك کۆمەڵە دەنگێکی تایبەتی خۆی هەیە کە بۆ هۆیانەوە وشە و ڕستە دروست دەکرێن، دەبنە مایە و گفتوگۆ و ئاخاوتن لە نێوان کەسانی سەر بە یەک زمان. ئەو دەنگانش دیارە هەر یەکەیان شێوەی دەربڕین و هاتنە دەرەوەیان لە ئەندامەکانی ئاخاوتن. واتە ئەمە چ بەکاردەینین هەتا قسان بکەین؟ زمان، ددان، لێو، قوڕگ و لەرینەوەی ژێیەکانی دەنگ وا دەکا دەنگەکان هەریەکە و بە جۆرێک لە زار بێنە دەرەوە. ئەو دەنگانەی کە تایبەتن بە زمانی کوردی بۆ هەریەکەیان هێمایەک دانراوە کە بە پیت ناو دەبرێ بۆ ئەوەی لە کاتی نووسین بناسرێنەوە. بۆ نمونە دەنجی ک کاتێک لە دەم دێتە دەرەوە تەنیا جۆرە ئاوازێکە بە گوێ دەبیستین و هەستی پێ دەکەین. هەر کۆمەڵە مرۆڤێک هاتووە و هێمایەکی بۆ داناوە، واتە ک هێمایەکەی لە زمانی کوردی جیاوازە لە ک هێمایەکەی بۆ وێنە لە زمانی ئینگلیزی، بەڵام لە زمانی عەرەبی هەمان هێمای هەیە و لە فارسی بۆ وێنە. بۆ نمونە لە لای هەندێ لەو کۆمەڵە مرۆڤانە ئەو دەنگە بە هێمای ک و لە لای هەندێکی تر بە هێمای ئەو هێمایە لە لای خەڵکانی تر. ڕەنگە چینیەکان هێمایەکی تکەیان هەبی، نەک ڕەنگە 100% هێمای چینیەکان جیاوازە یان ڕووسیەکان، کاتە زۆر جۆرە هێما هەیە بۆ هەمان دەنگ. ئەو هێمایە کە بە هەر یەکە لە دەنگەکانی زماندانراوە لای ئێمە بە پیت ناو دەبرێ. پیت
یان حرف ئەوەی ڕاستی بێ حرف وشەچی کوردیە لە بنچینە پاشان چوویتە لای عەرەبەکان گۆڕانی بەسەردا هاتووە و ئێستا ئەگەر یەکێک ڕەنگە پیتی یان وشەی حرف بەکاربینی پێی بڵێن لەبەر چ وشەی عەرەبی بەکاردێنی خۆ وشەچی کوردیشمان هەیە بەڵام ئەوەی ڕاستی بی وشەکە لە بنچینە کوردیە لەمەوە بۆمان دەردەکەوێت کە پیت هێما و وێنەی ئەو دەنگانەیە کە لە نووسین بەکاری دەهێنین دەنگەکانی زمانیش هەیانە لە دەربڕیندا گران و هەیانە ئاسانە ئەو زۆر زۆر گرنگە ئەو وشەیە هەندێک دەنگ گرانە بێتە دەرەوە لەرزار پێویستی بە دەنجی دیکە هەیە هەتا ئاسانکاری لۆ بکرێ ببیتە وشە بەڵام هەندێک دەنگ زۆر ئاسانە ئەو دەنگانەی کە ئاسانن ئەو بەم شێوە دەتوانین دەنگەکانی زمانی کوردی کە ژمارەیان 37 دەنگە واتە لە کوردی لێرە نووسرایە 37 دەنگمان هەیە هەرچەندە ئەمن هەست ناکەم 37 دەنگمان هەیە هەست دەکەم ئەگەر ئەمە ئەو پیتەی لابین ئەو هێمایی نەکەینە پیت کەواتە 32 دەمینێتەوە چونکە ئەمن دایدەنێم 33 ئەگەر ئەو دوو بزوێنش بەیەکەوە بکەینە دەنگ کەواتە دەتوانین بڵێن 33 و پاشان چونکە دوو پیتمان هەیە دوو پیتمان هەیە دوو دەنجیان هەیە کەواتە دوو دەنجی دیش دێتە سەر کەواتە بەڕای من دەبوایە تەنیا 36 دەنگ بووە نەک 37 دەنگ بەڵام لێرە نووسیتیان 37 دەنگە کەواتە با ببیتە 37 دەنگ هەرچەندە ئەوە نە دەنگە نە هیچ ئەو هێمایە بەڵام لۆ جوانی زیاتر لە پێشەوەی وشەی کوردی دەنووسرێ وەکو وشەی ئاسانە هەر لۆ جوانی دەنا دەمانتوانی بنووسین ئەوەی ڕاستی بی ئاسانە ئەگەر بە لاتینیش بنووسین دەنووسین ئاسانە هیچ پێویستمان نەبوو ئەگەر بە لاتینی بنووسین ئەو هێمایە کوو بنووسین پێویستمان پێی نییە ئێستا هەرچەندە با بڵێن 37 دەنگە 37 دەنگمان هەیە ئەگەر ئەو هێمایەشمان ژمارد ئەو 37 دەنگە دەبیتە دوو کۆمەڵە دەنگە نەبزوێنەکان کە دەنگەکان زۆر نەبزوێنن گرانن ئەو دەنگانە دەگرێت کە دەربڕینەکەیان زۆر ئاسان نییە وەکو بۆ وێنە ش هەرچەندە مشک کە لەو سێ دەنگەی پێکاتوە بەڵام لە مابەینەکەیان پیتێکی بزوێنی گچکە هەیە وەکو ئەوەی وایە تۆزەک ڕاوەستین ش تۆزەک ڕاوەستین مشک بەڵام ڕاستە هەر سێکیان نەبزوێنن بەڵام پیتێکی گچکە هەیە کە نانووسرێ کە ئەوە شتێکی زۆر زۆر جوانە هەموو دەنگەکان پێویست ناکە بنووسرێن بەڵام لە کاتی خینەوە خوێندکار فێر دەبی کە نەڵێ مشک بڵێ مشک بێگومان بە هەزاران وشەی دیشمان هەیە کە هیچ پیتێکی بزوێنی نییە کە بنووسرێ نانووسرێ ئێستا ئەو پیتانە کە گرانن بە تایبەتی بە یارمەتی دەنگە بزوێنەکان لە دەم دێنە دەرەوە کەواتە ئەمن ئەگەر پیتی مەم هەبوو و پیتی
پیتی شئم هەبوو پیتی ڕئم هەبوو ناچارم پیتەشکە دانێم بزوێن بی ببیتە شار یان شێر یان شیر. ئەوها پیتە بزوێنەکان بەکاردەینم هەتا بتوانم ئەو دوو دەنگە شعور ئاسان لە دەم بێتە دەرەوە. کاتە پیتە نەبزوێنەکان زیاترن بێگومان لە پیتە بزوێنەکان، بەڵام پیتە نەبزوێنەکان هەمیشە پێویستیان بە پیتی بزوێنە کە گوتمان ئەو پیتانە کە بزوێنن ئۆ ئو هەندێک جار دوو و ئێ و ئی و ئە. پیتە بزرۆکەکەش هەیە بەڵام پێویست ناکە بنووسین، هەرچەندە لەو کتێبەی دەنووسن. ئێستا گوتمان 37 دەنگمان هەیە و هەندێکیان لەو دەنگانە نەبزوێنن، گرانە، قورسە لە زار بێنە دەرەوە، پێویستیان بە دەنجی بزوێنە. بزوێنەکانیش دەزانین ئێستا کامانەنا. هەر یەکە لەو نەبزوێنانە هێمای تایبەتی خۆیان هەیە و کە ئەو هێمایانەی لە کوردی بەکاردێن 33 دانە هێمایە، هەرچەندە ئەگەر بچی خوێندکاری ژیر لە کتێبەکان ورد ببیەوە هەر کتێبەی یەکێک دەڵێ 33 و یەکێک دەڵێ 32 و یەکێک دەڵێ 34 و هەندێک کەس بۆ وێنە ئەو پیتە بزوێنە و هەندێک جار لە وشەی بۆ وێنە دوور، ئەوەش لە تەنیشتێک دەنووسێ بە هێما بە پیت دایدەنێن، بەڵام پیت نییە، تەنیا دوو پیت لە تەنیشتێک دەنووسرێتەوە. کاتە نابی حیسابی و لۆی بکەینیان بیژمێرین وەکو پیتەچی نوێ، تەنیا دەنگەچی نوێ بەڵام پیتەچی نوێ نییە. ئەوە کەواتە دەنگ دەکرێتە پیت و دەنگەکانیش هەندێکیان بزوێنن هەندێکیشیان نەبزوێنن. نەبزوێنەکان پێویستیان بە بزوێنەکانە، بێگومان بزوێنەکانیش پێویستیان بە نەبزوێنەکانە. دەنا نەتوانین ئەمە دووسێ بزوێن لە تەنیشتدانین، هیچمان بە هیچ نەکرد، واتە تەنیا ئەو دوو پیتانە لە تەنیشتدانێن لە تەنیشتێک دانێن، ئەوە هیچ نییە، نابیتە هیچ. کەواتە پیتەکانی بزوێن و نەبزوێن پێویستیان بە یەکترا هەتا بتوانین وشە لە زار بێتە دەرەوە و ئەو کەسەی کە وشەکان دەبیستێ تێبگا مەبەستمان چییە.